62 ساڵ بەسەر ئەو ڕووداوە تێپەڕ دەبێت کە ژمارەیەک لە ئەفسەرانی سوپا بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم لە ڕۆژی چواردەی تەمووزی ساڵی 1958دا دژ بە دەسەڵاتی پاشایەتی لە عێراق وەستانەوە و لە ئەنجامدا دەسەڵاتی پاشایەتیان ڕووخاند و دەسەڵاتی کۆماریان ڕاگەیاند. ئەفسەرانی سوپا بڕیاری پێگێنانی ڕێکخراوێکیاندا بە ناوی ڕێکخراوی ئەفسەرانی ئازاد کە بەنهێنی لەلایەن عەبدولکەریم قاسمەوە سەرکردایەتی دەکرا. لە ڕۆژی چواردەی تەمووزی 1958 عەبدولکەریم قاسم و ئەفسەرانی ئازاد هێرشیان کردە سەر کۆشکەکانی ڕێحاب و زوهور لە بەغدا و توانیان کۆتایی بە سیستمی پاشایەتی بهێن و سیستمی کۆماریان ڕاگەیاند کە ئەوەش تا ئێستا بە یەکێک لە ڕووداوە گرنگ و پڕبایەخەکانی مێژووی عێراق دادەنرێت. عەبدولکەریم قاسم خۆی وەک یەکەم سەرۆکوەزیرانی عێراق ناساند و ڕایگەیاند کە دەسەڵاتی پاشایەتی لە عێراق کۆتایی پێهێنراوە و دەسەڵاتی کۆماری دامەزراوە. لە چواردەی تەمووزی 1958 فەرماندەی گشتی ئەو کاتەی هێزە چەکدارەکان عەبدولسەلام عارف بەیاننامەی ژمارەیەکی خوێندەوە کە تێیدا ڕووخاندنی دەسەڵاتی پاشایەتی و دامەزراندنی دەسەڵاتی کۆماری لە عێراق ڕاگەیاند. عەبدولسەلام عارف لە بەیاننامەکەدا ئاماژەی بەوە دابوو کە سەرۆکایەتی وڵات ڕادەستی ئەنجومەنێکی سەرۆکایەتی کراوە کە دەسەڵاتی سەرۆکۆماری هەیە تا ئەو کاتەی هەڵبژاردن ئەنجام دەدرێت و سەرۆکۆمار هەڵدەبژێردرێت. وێڕایەوەی 62 ساڵ بەسەر شۆڕش یان کودەتاکەی چواردەی تەمووزی 1958دا تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا ناکۆکی لەسەر ئەو ڕووداوە هەیە، چونکە ژمارەیەک بە شۆڕش و ژمارەیەکی دیکەش بە کودەتای ناو دەبن. ئەگەرچی لە سەرەتادا بەشداربووانی شۆڕژ یان کودەتاکی چواردەی تەمووزی 1985 لە عێراق بانگەشەی ئەوەیان کرد بوو کە سیستمێکی نوێ لە بەڕێوەبردنی دەسەڵاتدا پەیڕەو دەکەن، بەڵام زۆری نەبرسەرانی و شۆڕشە لە بەڵێنەکانی خۆیان پاشگەز بوونەوە و دەستیان کرد بە پەیڕەوکردنی سیاسەتی سەرکوتکردنی ئەو کەسانەی کە دژ بە دەسەڵاتی عەبدولکەریم قاسم بوون. ئەو ڕەوشە تا ساڵی 1963 بەردەوام بوو تا ئەو کاتێ حیزبی بەعس کودەتای بەسەر عەبدولکەریم قاسمدا کرد و عەبدولسەلام عارفیان کرد بە سەرۆکی عێراق. لە ئەنجامی شۆڕش ژمارەیەک دەستکەوت بۆ گەلی کورد بەدی هات، لەوانە لە دەستوری کاتی عێراق لە مادەی 3دا ئەوە چەسپێنرا کە کورد و عەرەب هاوبەشن لە ئەرک و مافدا کە ئەمە یەکەم دانپێدانی فەرمی بوو بە مافی کورددا. بڕیاردرا لێبوردنی گشتی بۆ گیراوان و دوورخراوان دەربکرێت. دوای ئەم قۆناغەیەدی سەردەمی کودەتا بەسەر دەسەڵاتدا لە عێراق دەستی پێکرد و تا ئەو کاتی سەدام حوسێن لە ساڵی 1979 تا ساڵی 2003 جڵەوی دەسەڵاتی بەدەست بوو. وێڕایەوەی با بۆنەی شۆڕشەکەی چواردەی تەمووز هەموو ساڵێک لە عێراق کراوە بە پشووی فەرمی، بەڵام هیچ چالاکیەک بەو بۆنەیەوە بەڕێوە نابرێت.